ئازادی ڕۆژنامەگەری هەمووان لێرە دانیشتون گفتوگۆ دەکەن باسی ڕەوشی کاری ڕۆژنامەگەری و میدیایە لە هەرێمی کوردستان زۆربەیان کۆکن لەسەر ئەوەی تا ئێستا ئاڵنگاری و پێشەلکاری زەق لە بەردەم ڕۆژنامەگەری و ڕۆژنامە نووساندان. ئێمە هەر لە سەرتاوە یەکێک لە گرفتە گەورەکان و ئەو قسەیە کە بەردەوام ساڵ دوای ساڵ دەگوترێتەوە مەسەلەی پێنەدانی زانیاریە. ئەگەر یاسایەک دەرچوو بەڵام من بۆ خۆم ئەو کاتیش و ئێستاش پێم وایە یاسایەکی مردوو بوو نەچووە باری جێبەجێکردن بۆ لەبەرەوەی بەڕاستی ئەمە ئەبێ دەسەڵات لە ئاستی باڵاوە ئەو تێگەیشتنی هەبێ ڕێوشوێنێکی گونجاو ئەگەر هەندێک شتی کردووە بەڵام وەکو پێویست نییە بۆ ئاشانکاری پێدانی زانیاری دەسەڵاتەکان دابەزێنێتی خوارەوە مەسەلەن وەزارەتێکە بەڕێوەبەرێتەکە یعنی مافی ئەوەی هەبێ دەسەڵاتی ئەوەی هەبێ زانیاری بداتن یعنی زانیاری نابێت لە لوتکەی سەرەوە قەتیش بکرێتن و بێ پرس و ڕای ئەوان بەبێ ئاگاداری ئەوان نەکرێ کەسی خوارەوە زانیاری بداتە کەناڵێکی ڕاگەاندن. تاکو ئێستا یەکێک لە گرفتەکانی ڕۆژنامە نووسان جێبەجێ نەکردنی یاساکانی تایبەت باکاری ڕۆژنامەوانیە. ئەمە جگە لە قۆڕخکردنی هەواڵ و زانیاری بۆ میدیای دەسەڵات و سێبەری دەسەڵات. قزەی دانی زانیاری بە ڕۆژنامەنووسان لە کوردستاندا کارەسێتێکی گەورەیە ئەوەندەکەی هیچ دەسەڵاتی سیاسی ئەوەندەکەی لە سەرەتا جۆرە ئازادیەک هەبوو بەڵام وردە ئەو ئازادی سنووردار کراوە هەواڵی گرنگ و زانیاری گرنگ نادەن ڕۆژنامە بە گشتەکەی چونکە زیاتر ئەوی هەی جائیز بوو بڵاو بکردەوە دەدەنە حیزبەکانی خۆیان ئەوەندەکەی ئێستاش پرۆژەک ئامادە کراوە حکوومەت داوێنێ دیسان ئەو ئازادیەکە هەیە لە چاچوە گشتەکەیدا هەرچەند لاوازیشە بە ڕێی شەخسی خۆمە دانێت دەسەڵات بەسەر ئەو سندیکا و ڕێکخراوەکانی مادەیدا بکەن. زۆربوونی دەستگای ڕاگەاندن مانای ئەوەنی ئازادی ڕۆژنامەنووسی زۆرە. فراهەمکردنی ئەو هەموو دەستگایە ئەو هەموو ڕۆژنامەنووسە بە مانای ئەوەیە کە ئازادی ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان زۆرە یان ئازادی میدیایی زۆرە بە پێچەوانەوە بزرکردنی و بێدەنگکردنی ئازادی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکاتن و مەرج نییە ئازاردانی فیزیکی ڕۆژنامەنووسان کە کەم بکرێتەوە کە پێم وایە کەم نەکرایتەوە ببێتەوەی ئەوەی کە بڵێن ئێمە میدیا لە کوردستان بەرە پێشەوە چووە و لە هەمان کاتدا زەقترین پێشەرکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بکرێتن کە پێنەدانی زانیاریە و کەنارگیرکردنی بێبەشکردنیتی. لە ڕۆژی 22 نیسانی ساڵی 1998 لەلایەن میقداد بەدرخانەوە لە قاهیرە یەکەم ڕۆژنامەی کوردی چاپ کرا. ڕۆژنامەکە 31 ژمارەی لێ دەرچوو بۆ ماوەی 4 ساڵ بەردەوام بوو. لەو کاتەوە تاوەکو ئێستا ڕۆژی دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی با ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی ناسێنراوە و ساڵانە یاد دەکرێتەوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.